بریارە پاکردنا هەموو خاکی کوردستانی ji çeteyên Daeş û dûvelankên wê ya got hatibû standin beriya 4 rojan ji aliyên Serokê Herêma Kurdistanê Serok Mesûd Barzanî. Operasyona leşkerî li Şingalê û Bakurê Çiyayê Şingalê dest pê kir û gelek serkeftin bi destxova ênan bê serpereştiya fermandar Mesûd Barzanî. Belê ewan natwanin xul beramberî pêşmerge rawbigirin werayan da beziye pêşmerge werayan berze. چه جاران اوان ناتوان خود بران بری پیش مرگ قهرمان کن روی چونکه اوان وجودیان چنیه وان چاق دیالمانیه اوان شکلی رهان چاقیان گمه نظامش اروپا و نظامش کی رهان وان چاق دیالمه حتی که اوه کردستان اوه خاک آمه بس که خاک خون آده اینه دستوان که خودشه که دبی اوان برون خاک آمه بردن خاک آمه او خاک که شهید مخون آگش آخول سریته حین بنای خدای دروان بناوی همو پیشمرگ قهرمان پیروزباری سروک بارزانی کین که بویا چهارمین شخص لە دنیای اول زار دوای هەندێ ئێمە کە سەرکەوتنی بەدەستهێنا بەنای سەرۆک بارزانی وەبوو و سەرۆک بارزانی بۆ مەشانازیێکی گەلە گەورەیە لە هەموو جیهان دەنجی داوە بۆ ئەوە ئێمە شانازی بە ئەو سەرکردا گەورەی و مەزنە دەکەین. ئێمە وەکو تیمی هەندەسەی کە ئەمڕۆ سعات 6 بیانی هاتین لە پێش قوتی لیوای تایبەت و لەشکری گوڵان و لەشکری یەک و ئەوانە بە فەرماندەی بارزان و ئەوانە توانیمان هەموو جادەکان پاکەینەوە یعنی بە سەلامەتی تێنتێکی زۆریان دانابوو لە مزسترەکان لە بنەوەینەکان لە بن هەموو جێگایەکان ئەوە بوو تقریبا 2 ساعت پێش ئێستا تانکەرێکی بنزینی لەناو ئەو گوندە نازەم گوندەکە ناوم لێ بیرکردیا تانکەرەکەی خۆ تەقاندەوە بەڵام لەخۆی بە زیادی سەلامەت بووین جەماعەت هەندێک بریندار بوون ئێمەش توانیمان هەتاکو ئێستا ئەو زادانەی کە تێنتی کراینەکە مفەخە کراینە هەر سارێک بی هەر زادەیەک بی ئەو داعشە تیرۆریستانە ئەو داعشە دژە بەشەرە یعنی هەموو پیلانەکانی وان پوچەڵ کردیتەوە تاکو ئێستا یعنی سارەی مفەخەکەن نۆینەکانی مفەخە کردبوو سیان لە کندانا بوو سا ئەگەر خۆ ببزێوی بتەقی یعنی تا پیلانی ویان کردبوو ئەمە بە هیچ شێوەیەکی نەگەینە ئەو ڕادەی. Operasyona peleşkerî berdewama di paqijkirina devera zumar û gundên derdora wê ji çeteyên Daeş gotanha nêzîkî 1100 kilometrî hatiye paqijkirin li serdestên hêzên pêşmerga bi serpereştiya fermandar Mesûd Barzanî û niha gol gundê Ewênat berê xwe didê devera Rebîa. Cemîl Osê, gundê Ewênat. Ark.